ئەو وەستای ماتۆریاتی لەم بوویتە قەساب والله درۆوە دکا والله هەرچی داهات خۆی با قەسابان شادەدا ئەوە وەستە مریش دێتە ئێرکوانە وەستا سبوق دێتە ئێرکوانە هەرچی داهات وەستا دوارش داهاتە ئێرکوان خۆی بە قەسابان شانەدا ئارێ وڵا لێرەکوانە ئیش دەکەین والله من عربم 10 ساڵە لێرەکوانە ئیش دەکەم کوردێکی باش ئارێ وڵا ئارێ وڵا لێرەکوانە باشە ئارێ وڵا جوانەکە بە چەند سەردا بەردرێتن والله ئەگە قەسابی بە 100 سەدەبڕن بە 150 بەس ئێستا بازارەکە تێک چوو عالم دێتن قەساب نییە بە 25,000 سەرە بڕی بازار تێک والله بازار تێک چوو ئەوە هەرچی داهات خۆی بە قەساب بشانەدا ئارێ وڵا چە خۆشی لێرەکوانە خۆی لێنە خۆی بە قەساب بشانەدا هەتا بڵێن ئیشی قەسابەکان تێک نەچیت هەر کەسە والله هەرچی قەسابە دەبێ هەوێتی قەسابی پێبی ئارێ وڵا ئەوەش جێ لێیە